گرانبوونی نرخی بنزین کاریگەری تەواوی لەسەر شۆفێران دروست کردووە، بە تایبەت شۆفێرانی پاس و تەکسی. شۆفێرانی تەکسی نیگەرانن لەوەی لە ڕۆژێکدا ئەگەر 40,000 دینار پەیدا بکەن کە زۆر ئەستەمە بەهۆی خراپی دۆخی دارایی خەڵکەوە ئەوەندەش کار بکەن دەبێت 30,000 دیناری بۆ بنزین بێت. بەمەش ناتوانن خەرجیەکانی ژیانی ماڵ و منداڵیان بەڕێوە ببن. بەنسبەت بنزینی وەزعمان زۆر شڕە، یعنی هەرکوی ئیشێ دەکەین بەس بە بنزینی ڕادەگەین. ڕۆژان ئەگەر بە 30,000 دیناری بنزین دەکەیت 40,000 دیناریش دەکەیت 10,000 دینار چی سفادەی لێ ناکەی. بەڕاستی وەزعمان خراپە لە بنزینی. داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بنزینەکەی وەچی بەغدا و مووسری لێکاتن. ئەمە شەر عێراقینە، ڕاستە کوردی بەس عێراقینە. ڕۆژێک سڕی دەگرین ڕۆژی دوامتر کاسبی بکەین کە کاسبیش دەکەین وەچێگوتی ئەو کاسبیە نییە وەکو پێویست. ڕۆژێ ئەو پەڕی بە ئەوە لۆ ببینێتەوە 10,000 15,000 ئایا ئەو مار و منداڵ بە و ئەوەی بەڕێ دەچیتن. ئیدی وەچێوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین بنزینەکەی وەکو عێراق لێ بکاتن و لەسەر 450 دینار. داوامانەیە ئەگەر بێ و هەرزانتر بکرێ وەکو ئەوەی بەغدا زۆر باشە بێتە 450 هەتا 500 تا حدێک بات. بەس لە 500 بۆ لە بەڕاستی بۆ تەکسی دەرناینێ باش نییە. لەبەرەوە باش نییە خەرکە هەموو لەبەر معاشەکە لە کاتی خۆی نایە، ئەوان حسابی ژفانی خۆیانەکەن، ڕێژەی بنزین و سوتەمەنیش بەڕاستی گرانە. ماوەیەک بەر لە ئێستا نرخی گواستنەوەی نەفەر بە پاس 500 دینار بوو، بەڵام بەهۆی گرانی نرخی سوتەمەنیەوە کرایە 750 دینار. شۆفێرانیش ئێستا چاوەڕێن بنزینیان بۆ دابین بکرێت، ئەگەر نا نرخی پاس بەهۆی گرانی سوتەمەنیەوە بۆ 1000 دینار زیاد دەکەن. بەتەکید مەترسی هەیە، بەس ئەمە ڕاستی سەبرمان گرتیا دەرم بەرکم ئەو وەزعی تێپەر دەکەین ئەگەنا ئێستاکە زۆر زەروریە بکەیە 1000ش لە بۆ گرانکردنی. بەس دەرێن بەرکم ئەو وەزعی تێپەر دەکەین زارێ سەبر دەگرین هەر بە 750 بار دەکەین. ڕاستی ئەگەر نابرین دەردەینیتن ئێستاکە ڕاستی ئەم کە ئێواران دەچمەوە ماڵێ شتە چواک نابمەوە مارێ ئیسیفادە چوای لێ بکەم. ڕاستی ئیشکردنەکەمان ئێستا زۆر ناخۆشە و حالمان زۆر خراپ. من لە سبێنەوە سڕم گوتووە یان ساعتە کوچارەکەم پێچوو بە تۆزێ لە چاوی جاران باشتر پێش 2 ساعت و نیم ڕادەوەستا لە سڕێ بنزینی 3 ساعت جاروای پێچەوە خوارد. بەس ئەوڕۆ سڕەکەم گوت باشتر بوو لە چاو جارە. ئیشی تەکسی ئەوەی جارە نەماوە، ئەو خێری جارە نەماوە. ئەدەوە دەبێت ڕۆژێک دانێ ئیشێکی بکەی بۆ پارەی بنزینەکەی. ئێستا باید 30,000 تێکرەوە خوای ئەوە هەتا ئێوارە زەحمەت باید 30,000 ئیش پێ بکە. شۆفێرانی گواستنەوەی تەکسی و پاس باز لەوە دەکەن کەوا گرانبوونی نرخی سوتەمەنی غاز و گاز و بنزین کاریگەری زۆری بەسەرداناون. بە دیاریکراویش شۆفێرانی پاس دەڵێن ئەگەر بێت و نرخی سوتەمەنی بۆ ئەوان هەرزان نەکرێت و پاڵپشتی نەکرێت ئەوە ڕەنگە لە داهاتوودا نرخەکە بۆ جارێکی دیکە لە 750 دینارەوە بۆ 1000 دینار بەرز بێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.